باسکردنە لەسەر کاریگەری سوۆشیال میدیا لەسەر زمان تەکنۆلۆژیا و سوۆشیال میدیا چ کاریگەریەکیان کردووە لەسەر زمانەوانی ئێمە ئەو وشانی کە سوۆشیال میدیا هێناوێتەیە ئاراوە لای ئێمە چەندە بازاڕی کە ئاڵەن بازاڕی لەگەڵ ئەو ڕێزمە دەستەواژەیەکە لێرە بەکاردێنرێت نەزانانە زۆر جار بەبێ ئەوی بزانرێت چۆنە ئەم دەستەواژانە بەکاردەهێنرێت تا چەند هۆکارێک بۆ تێکدانی زمانەوانی و ڕەوتی زمانەوانی لە هەرێمی کوردستاندا کاریگەریەکانی باس دەکەین لە ڕوانگەی میدیاییەوە زۆر بەڕێز دکتۆر بەرەم خالید سپۆڕی ڕاگەاندن وەڵامی پرسیارەکانمانەداتەوە دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس دکتۆر بەگشتی سوۆشیال میدیا لە هەرێمی کوردستاندا خەڵک ئەوەندە هۆشیارە لە بەکارهێنانی کە بزانێت وشەی ڕاست و ناڕاست ئەو وشانی کە هۆکارێکن بۆ تێکدانی زمانەوانی کوردی جێیان کاتەوە. بەڵێ سپاس بۆیەوە سپاس بۆ بین کورسات بۆ بینەرەکانتان لە ڕاستی ئەمە باسی کاریگەری سوۆشیال میدیا بکەین هەڵبەت تەکنۆلۆژیا پێشتر و سوۆشیال میدیا وەکو لێکەوتەیەکی تەکنۆلۆژیا کاریگەری زۆر فراوانی هەیە لەسەر کۆی کایەکانی ژیان لەسەر هەموو بابەتەکانی بوارەکانی ژیانی ئێمە یەکێک لەوانە زمانە هەڵبەت کاریگەری زۆری کرۆتە سەر زمانیش هەڵبەت ئەگەر بینە سەرەوەی باسی هۆشیاری بەکارهێنانەوەی ڕەنگە ئەمە قۆناغێکی دیکە بێت کە ئێمە تا چەند دروست سوۆشیال میدیا بەکارێنین دروست ئەوە بەکارێنین ئەو دەربڕین و گزارشتانی کە لە سوۆشیال میدیایەکەین بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ چەند ئاستێ ماتوانین جای بکەینەوە کە کاریگەری کردو هەڵبەت ناشتوانین بڵێن هەموو کاریگەریەکە خراپە بەڵام بە شێوەیەکی گشتی ڕەنگە کاریگەریەکە لەسەر زمان بە شێوەیەکی گشتی نەک زمانی کوردی بەتەنیا کازانین زمانی سوۆشیال میدیا خۆ زمانی تەکنۆلۆژیا خۆی زمانی ئینگلیزیە بە شێوەیەکی گشتی ئەگەر دیقەت بین بۆیە کاریگەریەکەی لەسەر هەموو بوارەکان هەیە وەکو پرۆسەیەک و وەسیلەیە لە وەسیلەکانی کۆمونیکیشنی خەڵک بەیەکەوە ئێمە کە سوۆشیال میدیا باسەکەین بە هەموو ئەو پلاتفۆرمانەی کە هەیە بە هەموو سەکۆیانی کە هەیە لە تویتەر لە فەیسبوک لە یوتیوب لە تیکتۆک و لە سناپچات و تازەکانیش بۆ نمونە هەمووی وەسایلێکە بۆ وەسایلی تەواصل تەنانەت یاریە ئەلکترۆنیەکانیش بۆیە ئەمە کاریگەری کرۆتە سەر زمان هەر لە قۆناغێکی سەرەتایی کە مناڵێک دەستکا بە یاریە ئەلکترۆنیەکان ئەو وشە و مستەڵەح و چەمکانەی فێریە بێ جیاوازە و بە شێوەیەکی گشتی جۆرە لە گلۆبەڵی هەیەتیایە واتە بە شێوەیە لە شێوەکانە توانین بڵێن زمانی کرۆ بە زمانێکی گلۆبەڵ زمانێکی گشتی ئێستا ئاسانتر ئێمە لە چاو پێش قۆناغی سوۆشیال میدیایە مناڵێکمان گەنجێکمان خۆمان تا ڕادێ ئێستا ئاسانتر لە یەکتێگەین لەگەڵ کەسێکا کە خەڵکی وڵاتێکی کێ خەڵکی شوێنێکی کێ بەهۆی ئەو زمانە هاوبەشە و زمانە موچۆڵێک کە لە بینمانە دروست بووە سوۆشیال میدیا هێنایەتی بەڵێ بەدڵنیایە ئەمە سوودەکەیەتی کە زۆر لە کار ئاسانی کرۆ بۆ پرۆسەی کۆمونیکیشن بەڵام بە دیوێکی کە ئەتوانین بڵێن زمانی تا ڕادەیەک شێوانەوەش لە چەند ئاستێک زمانێکی تا ڕادێ هەندێک لە گۆڕانکاری دروست کردو لە زمانی پێشوو هەمان بوو زمانی ئینگلیزی بێ کوردی بێ عەرەبی بێ هەندێک مستەڵەحات هەندێک وشە هەندێک شت هاتووە کە گۆڕان چۆنەڵی بەکارهێنانێکی جیاوازتری هەیە لە چاوی پێشووە هەبێ ڕەنگە پێش 10 ساڵ وشەی پۆست مانایەکی هەبوو بێ سەکاڵین پۆست مەستەیەکی هەیە وشەی کۆمێنت بە هەمان شێوە یا هەر بابەتی تابلێت هەموو ئەو مستەڵەحاتانەی دیکە ئەمە گۆڕانکاری لەسەر هەندێک وشە دروست کردووە هەندێک چەم بە دیوێکی کە توانین بڵێن زمانێکی تازە هێناوەتە ئاراوە زمانێکی ئێستا لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە کاری پێکرد یاخۆ زمانی کورتکردنەوەکان ئەوی پێوتە ئەکرۆنیم و ئەبریڤیشن کورتکراوەی شتێک بۆ نمونە BRB واتە ئەگەڕێمەوە دوای یاخود ئۆ مای گاد OMG دانێ یاخود لۆ لێدانێ ئێڵۆ مەبەستی پێکەنینە یاخود چەند هێمایە بۆ پێکەنین بڵێ SP دانێ لە باتی سوپاس یا هەر شتێکی دیکە ئەمانە زۆرە لە کورتکردنەوەی دروست کردووە کە ئەتوانین بڵێن ئەمە لێرە وەڵامی پرسیارەکەی تۆ بێت کە چۆن لە شێوانێکی دروست کردو لە زمانی ڕسمیە زمانێکی دروست کردو زمانێکی ناڕسمی کە زمانی ناڕسمیە لەکوێ لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە کە جۆری لە کورتکردنەوەی تیا ڕەنگە هەموو کەس تی نەگایە خۆ بەکارهێنانان خۆیان تی بگەن یعنی دراسەیەک هەیە سەبوون دراسەیەک کراوە سامسۆن کردوێتی دراسەیەکی تازەیە کە لە نێوان بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان کردوێتی ئەڵێ لە ساڵ 86 بەشداربووان پێیان وایە ئەو زمانەی کە ئێستا هەیە پێش 10 ساڵ زمانێکی تێنەگەیشتوو بۆ کەسێک کە تێناگات چییە یاخود جۆرە لە گاب دروستەکە لە بینی جەنەرێشنەکانە واتە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارهێنانی تەکنەلۆجیا لە سەردەمی ئێستاە ئەوانن کە لە چاو پێشوە تێن ینی 10 ساڵ لەمە پێشکەوانی بەکارهێنەر نەبوون ئەم زمانی ئەمان زمانێکی جیاوازترە بەهۆی ئەو مستەڵەح و چەمک و وشەسازی و ئەوانەی کە هێناوێتە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان و بەکارهێنانی ئەمە ئاستێکی دیکە لە ئاستێکی کە چێگا زمانێکی نوێی هێناوەتەکایەوە ئێستا
بۆ نەزمانی دەربڕینەکان زمانی گزارشتەکان کە لە ئیمۆجیەکان ناخۆیە بینێتەوە ئەسڵ وشەی ئیمۆجی خۆی ئەسلی یابانیە مەبەستی ئەو وێنانەیە کە هێمایە کە بەخشێ بۆ شتێکی دیاریکراوە یا بۆ ئاماژەیەکی دیاریکراوە ئێستا زیاد لە 3500 تقریبا ئیمۆجی هەیە لەسەر ئاستی جیهانە ئەمانە بەردەوام زیادەکەن تەسەوەرکە بۆ ساڵی داهاتوو 120 ئیمۆجی کە زیاد بکە ئەم ئیمۆجیانە بۆتە جۆرە لە زمانی هاوبەش لە نێوان خەڵکەکانە تۆ لە بری گریانی ئیمۆجیەدانێ ئەزانی تۆ خەمباری ئەزانی تۆ دڵی خۆش ئازانی تۆ پێکەنی ئەزانی تۆ ئەم شتت بەدڵە بۆیە جۆرە لە بابێن لێک تێگەشتێکی دروستۆ لە نێوان بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتەکان جا هەر زمانێکیان هەیە زمانی دایکیان بەو شێوەیە ئەمەش کاریگەریەکی دیکەیە کە با بڵێن ئیمۆجیەکان یا سۆشیال میدیا باش جا دکتۆر ئەم کاریگەریانی کە باس کرد هەنێکیان ڕەنگە تا ڕادەیەک سوودبەخشیش بوو بێ بەڵام بێگومان ڕەنگە بە دیوێکی تریشیا زیانی هەبێ خۆی چۆنیە ینی زیانەکەی زۆرترە یاخود باشیەکەی زۆرترە کە باس لە کورتکردنەوەی وشەکان کرد باس لە ئیمۆجیەکان کرد کە ئێستا داهاتوە کامیان زیاترە ئەمەشەکرێت دابشکەینەوە گوتم لە شێوازی دەربڕین شێوازی کۆمونیکیشنی خەڵک بە یەکەوە گۆڕاوە پەیوەندیەکان هەڵبەت ئاسانی کردو بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی ئەو بکەین ئێستا پرۆسی کۆمونیکیشن لە نێوان دوو کەسی دوو زمان جیاوازە ئینگلیزیەک و کوردێک چاینیەک و ئینگلیزیەک ئاسانترە هەڵبەت دەربڕینەکان ئاسانتر بەهۆی تەکنۆلۆژیاوە کار ئاسانی کردووە تەنانەت وەرجێڕانی خێرا هەیە لە ناو پلاتفۆرمانەیە تۆ پۆستێکەی بە کوردی بە یەک کلیک دەتوانی بیکا بە چاینی بیکا بە ئینگلیزی بیکا بە ئیسپانی بۆ ئێمە جۆرە لە ئاسانکاری کردووە کە دەربڕینەکان ئاسان بێ خۆی پرۆسی زمانی ژۆک و وەسیلەیەکی کۆمونیکیشن لە نێوان تاکەکانە لە نێوان مرۆڤ ئەسلی ئیشەکەی زمانەوەی تۆ پەیامێ بگەێنەوە بەرامبەر ئەم پەیامەش گوتم ئاسانتری کردووە بەجد دیوێکی کەشا کاریگەرتری کردووە ئێستا بینی ئەو لیمیتشنەی کە لە ناو تویتەرا دانراوە 140 کاراکتەرە تۆ ئەو پەیامە کاتەوە بگەێنی ناچاری سیاخە و داڕشتنی بابەتەکە دوا داڕێژیتەوە کە لە 140 کارەکەدا تۆ پەیامەکەت بگەێنی پەیامەکەت بگەێنی کە مەبەستە چیە ئەمە ئاسانکاریە لە چاوی تۆ بابەتێکی دوور و درێژ بێنی ئاسانتری گەێنی ئەمە کاریگەرێکی هەڵبەت باشە بە بۆچوونی من و زۆر لەو توێژی نێوانەشکە کراوە کاریگەریکەوە گوتم ئەو زمانە هاوبەشەیەکە چۆنڵی گاپ و مەسافەی لە نێوان دوو کەسی دوو زمانی جیاواز دوو نەتەوەی جیاواز تا ڕادێ دوو کەلتوری جیاوازە کەم کردوەوە تا ڕادەیەکی باش ئەمەش هەر خۆی لە خۆیان باشە لە ڕووی فێربوونەوە مناڵەکانی ئەم سەردەمە ئاسانتر بەهۆی یاریە ئەلکترۆنیەکانەوە توانین بڵێن تا ڕادەیەک لەو گۆشەی خۆیان پێشکەوتوترن زمان باشتر دەزانن توان کۆمونیکیشن بکەن هاوڕێیان هەیە لە وڵاتانی دیکە کە پەیوەندیەکەن بێکەوە ئەمە لایەنە باشەکانی هەڵبەت باستی لایانی خراپ بکەین بە دڵنیایی لایانی خراپیشی زۆرە ڕەنگە زۆر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان یا زۆر بەکارهێنانی تەکنۆلۆژیاوە بکە ئەو کەسە ئەو مناڵە گەورەیە کەسێکە داببڕێت لە لایەنەکانی کەی بەتایبەت لە لایەنە ڕاستەقینەکەی پەیوەندی کۆمەڵایەتی داببڕێت یعنی ئەوەی بۆ منە ئێستا بەس لە هەندێک لانی ئەوە کرد کە تویتەر ئەڵە 140 کارکتەر بۆ منە فەیسبوک ئەمەی لیمیتیشنی نییە بەڵێ وانێ لیمیتیشنی نییە سنووری نییە بۆ منە بینە سەر تیکتۆک ئێستا بۆ مە سیانزە چرکە ڤیدیۆیەکە پەیامێک ئەگە ئیتر ئەم پەیامە جنێوە بێتیایەتی چوزانم دیمەنی نەشیاوە بێتیایەتی ئەمانە کاریگەری نەرێنیەکەیان زیاتر نییە لە لەسەر ئەو بم قسە لەسەر ئەو بکەم بە دڵنیایی کاریگەری نەرێنەکە زیاترەوە گوتم شێواندنی ئێمە باسی زمانەکەی شێواندنی زمانە زمان چۆنەڵی پابند نییە بە ڕێسا و یاسا و بنەما ڕێزمانیەکانی زمانەوە ئەوانەیە ئێستا لە تۆڕە کۆمەڵاتیەکانە گوزەریا نووسێت یەکێک لەوانەی کە هەیە تەنان لە ئاستی زمانی ئینگلیزیش گلیان لەوە هەیە کە زۆر پابندین بە گرامە تیکی ئینگلیزیەوە بە ئەوەی کە بابەتەکان گۆڕاوە زۆر کەم بۆتەوە ئەمە تەسیری کردۆ چۆتە ناو زمانی ئاسایی بەکارهێناریشەوە لە ناو کۆمەلگایە لە ناو میدیایە تا ڕادەیەک واتە زمانێکی ئاسانترە بۆ نمونەگە پێشتر بوو تا سێرس فۆ فلانشت بکە یوکان سێرس فۆ فلانشت یا شتێکی دیاریکە ئێساڵێک گۆگڵت واتە وشەیەکی تازە هاتوۆتە جێ یاخود ئەگە بڵێم تۆ توانی بیرۆڕاکانی خۆت پۆست پێ لە تویتەر جەست لەوانێت تەنها بڵێت تویتت تویتیکە تەواو وشەیەکی تازەیە دەربڕینێکی لە ڕووی گرامەروانش هێنایەتی بە دڵنیایی کاریگەری لەسەر شێوانە بێ وەک پێشتر باسم کرد واکەم کەسە کەسێکی دابڕاو بێ یاخود باش بنەماکانی زمانی خۆی نەزانێت کاتێک خۆمە بەشێکە لە زمانی نافۆرماڵ ناڕەسمی بەڵام تۆ کاتێک چیتە مەدانی کارەوە مەدانی ژیانی ڕاستەقینەوە تۆ پێویستە بە زمانی ڕاستەقینە هەیە یعنی ئێستا زۆر لە زانکۆ گرفتی ئەومان هەیە بۆ نە خوێندکارەکانمان ئەگە بێ ئیمێڵێ بکە
بە زمانی چاتێکە لە کاتێکا ئیمێل ڕێوشێنی خۆی هەیە ئیمێل فەرمیترە کە تۆ بێ سەرەتای هەبێ پێشەچی هەبێ سڵاوی تیا بێ جاناوەڕۆکی تا بێ کۆتایی و خاتیمەی هەبێ بە شێوەیەکی گشتی وەکو نامەیەکی ئاسایی جارات کانووسە نامەیەکی ڕێک و پێک بوو سەرەتایەکی هەیە پێشەچێکی سلااوێکی جەناوەڕۆکەکە و کۆتایی پێێنان بەڵام بە ڕێگە بە زمانی چات بیکات تەنها بەهایەک دەست پێ بکات کەمە شێوەیەکی فەرمینیە بۆی ئەمە گوازرێتەوە بۆ خواردتریش لە پەیوەندی بە هاوکارەکانیەوە لە شوێنی کار بە مامۆستاکانیەوە لە ناوزانکۆ بە ڕەفیقەکانیەوە تا ڕادێ لە دەربڕینەکانیان واکە زمانێکی ئاسایی بێ بینینەوەی ئێوە باستانکردن دێ لەو دەربڕینانە یعنی تااقەتی نەما خەڵک سوپاسێ بنووسێ لە سب یا لەوانێمە بۆ ناو دەربڕینیش لە نووسینە ئۆکەی ڕەنگە لە چاتایە لە شوێنی کار بێ بەڵام لە دەربڕین شامە دووبارە تۆ بەرەم بووەتە باو واتا بە جیان خۆی ئامادەکە بۆ فێربوونی زمانێکی ناڕسمی نابا بڵین ئەوەی کە هەیە زمانی سێمی ناوەنی ناڕسمی ناوەنی یەکێ لەو پرۆفسۆرانە و گوتم بەشدار بووە لەو لێکۆڵینەوانە لە زانکۆی ستی یونیڤەرسیتی لەندەنە ئەڵێ ئێمە بێت لە ساڵانی داهاتووە خۆمان ئامادەکەین بۆ زمانێکی تەواو جیاوازی کۆمونیکیشن کەم بەستی زمانی ئیمۆجیەکانە زمانی ئەو ئیمۆشنانە و دەربڕینانەیە کە زمانێکی جیاوازە لەوەی پێشووکە هەبووە واتە چیتر خەڵک وودە تااقەتی بێت لە کورتبڕی تااقەتی نامێنە شتێ بنووسێت تەنها بە ئاماژەیەکی لایەکی تۆگە سیرکەی تۆڕە کۆمەڵایەتەکانیش وەڵام دەرەوەی ئەم خواستەی خەڵکن پێشتر لە ناو فەیسبووکە تەنها ئۆپشنی لایک هەبوو بۆ شتێ ئێستا 6 ئۆپشنێکی زیاد کردووە بۆ تووڕەبوون بۆ دڵناخۆشبوون بۆ بەدڵ نەبوون یا زۆر بەدڵبوون یا زۆر خۆشویستنی ئەو کەیسە ئەو لایکە واکامە ئاسانکاری زۆر بکەوە گوتم ئیمۆجیەکان زوو ڕوو لە زیاد بوونە پرۆسی کۆمونیکیشنەکە ڕاتە ئاستێکی کەوە کە ئاستێکە زۆر بەرەو کار ئاسانی بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان و هەر خۆشی پلتفۆرمەکان وەک تۆ ئاماژەت پێەیە پلتفۆرمی جیاوازمان هەیە کار ئاسانی کردو بۆ نمونە لە ئینستاگرامە تۆ زیاتر بە فۆتۆ بەشدارە بی لە تویتەرە قسەیە قسەیەکی کورتیش لە فەیسبووکە تقریبا تێکەڵەیەکە لە هەر دووجا وەک تۆ لە تیکتۆکە ڤیدیۆیە وردەوە دامانەوە کات چۆنڵی وەسائلەکان زیای کردووە وە کار ئاسانی شەکە بۆی ئەم زمانە نوێ یاخود ئەم هۆکاری پەیوەندیکردنە نوێیە جێبەوەی پێشوو لێشکە کە بەداخەوە خۆی لە ڕاستیە ئەبێ ڕێبگیرێ لەوەی کە ئەوەی لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە یا ئەوەی لە ناو بابلێن پلتفۆرمانە ئەگوزارێت نەگوازێتەوە بۆ ژیانی ڕاستەقینە بەڵام مانەوەیانە ئەگەر زۆر باش کۆنتترۆلی کاتەکانی تەرخانکردن بۆ ئەوە نەکەین و ناوەندەکانی خوێندن ناوەندە ئەکادیمیەکان و هەروە خێزانیش ڕۆڵیان نەبێت لە فێرکردنی مناڵەکانیان بە زمانە ڕاستەقینەکە بە بنەما ڕاستەقینەکانی زمان بە گرامەری زمان بە شێوازی داڕشتن ڕەنگە تەسیر پاتە سەر زمانەکە و بیستوشمانە و بینیمانەوە ئەبینین لە ناو خوێندنگاکانە ئەم گلەیانە هەیە بەشێک لەمانە باش جا دکتۆر ئاماژەت بۆ کردوتە هەتا وشەکانیش کورت کراوەتەوە بۆ نمونە سوپاسەکە ئێستا نووسرێ سب یعنی ئەمە ئەو کەسێک کە جوابی ئەدەیتەوە تۆ بەم شێوازە ئەتوانین بڵین هۆکارێکە بێ بۆ ئەوەی کە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان زۆرتر دوور بکەوێتەوە لە یەکتر ڕەنگە ئەو کەسێک کە جوابی ئەدەیتەوە بۆ شێوازە بڵێ خۆ هەر تااقەتی نەبووە وشەکە بە تەواوەتیش بنووسێ بۆم بۆ جوابدانەوەکە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەم بڵاوبوونەوەی گۆڕانکاریە کە بەسەر زمانەکانە هاتووە ئەتوانین بڵین خۆی لەخوا ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان زیاتر لە یەکتری دوورکەوێت خۆی بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر دیقەت بی هەر لە ئەزمموی چەند ساڵی ڕابردووە کە گەشەی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود تەکنەلۆجیا تقریبا بە کۆی گشتی بە مۆبایلەوە هاتنی مۆبایلەوە تقریبا 15 ساڵێکە لە کوردستانە یا شتێک زیاتر یا کەمتر تۆڕە کۆمەڵایەتیەکان تەمەنیان تقریبا 10 ساڵە 11 ساڵە لە کوردستان ئەگەر دیقەت بی جۆرە لە دابەزین هەیە لە ڕووی بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە تەنانەت بۆ بۆنە کۆمەڵایەتەکانی وەکو پیرۆزباییەکان وەکو سەرخۆشی وەکو بەشداریکردن لە خۆشی و ناخۆشی کەسەکانە پێشتر زۆرێکمان کلەیمان هەبوو بۆ نمونە جەژنە پیرۆزە تەنها بۆ نامەیەکی SMS بەوە ڕازی نەبووین بۆ نمونە لەوەی کە خەڵک لە بۆنەیەکە سەردانت بکە یاخود تەلەفۆنێکە بۆ بکە هات بۆ تەلەفۆن و دەورە دابەزی بۆ SMS دوای SMSیش نەمایە دابەزیەوە بۆی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان نامێ بنێری ئێستا ئەمیش کەم بۆتەوە پۆستێکە تەنها پۆستێکاوی جواب بێتەوە ڕەنگە تااقەتی ئەوە نەبێت جوابی ئەوەش باتەوە تااقەتی ئەوەی نەبێت جوابی ئەمەش باتەوە بۆیە پەیوەندەکە وردە ڕوو لە دابەزینە ڕوو لە کەمبوونەوەی کردووە یاخود کۆپی پۆستی کەسێکی کاکات بۆ پرسەیەک دایانێتەوە بۆ کەسێکی دیکە واتە لە پرسەکانشە بەداخەوە کۆرۆناش خۆی هۆکاری کە بوو بۆی کە بۆنە کۆمەڵایەتەکان بە پرسە و ئەوانەشەوە نەمێنێت ئێستا وای کردووە پەیوەندی کۆمەڵایەتەکان بە دڵنیاییەوە زۆر ڕوو لە دابەزینەکات تەنانەت
لە ئاستی ناو کۆمەلگاشە چەند هاوڕێک پێکەوەن لەسەر مێزێکیش دانیشتن ئەگەر لە شێوەیەکی گشتی سەی وێنەکە بکەیت کامانە پێکەوەن لە کافتریایەکن لە شوێنێک پێکەوە بەڵام هەر لەویا هەرێکیان ڕەبتن بە کەسانێکەوە لە ڕێتۆڕە کۆمەڵایەتەکانەوە کەمتر کۆنتاکتی ڕاستەخۆیان پێکەوە هەیە بۆ مناڵانیش ڕاستە 5-6 مناڵجاران لە ماڵێکە کۆ بوونایەتەوە ڕەنگە یاریەکیان کرد یاریەکی فیزیکی جەستەیی بۆ نمونە فوتبۆڵە یا هەر یاریەکی دیکەیە بەڵام ئێستا هەمیان دانیشتنێکی ئایپادێک یا تابلێتێکیان پێەیە هەرێکی ڕەبتە بەیەکی یاخود لە ڕێی ئایپادەگۆ ڕەتێ بێ بۆی تەنیشتی خۆیەوە لە ڕێو یارانی کە مەجای جۆینەوەی تایە باشە دکتۆر بەرمەکو دوایین پرسیار کۆمەڵگە ئێمە گەیشتونێتە مەترسی زمان یعنی سوشال میدیا کاریگەری کرد بێتە سەر زمان تا چەند گرنگە پسپۆڕانی وەکویەوە پسپۆڕانی ئایتی پسپۆڕانی زمان کارێک بکەن بۆ فلتەرکردنی ئەم سوشال میدیایە ئەکرێت یان نەخێت من دەڵێن ڕێگریکردنە لە ئازادی ڕادەربڕی بەدڵنیایە توانم بڵێم بەڵێ مەترسی هەیە لەبەرەوەی ئێمە گەر بۆ نمونە ئەگەر زمانی ئینگلیزی بەهۆی ڕەگی قوڵی زمانەکەیەوە یاخود زمانی عەرەبی بەهۆی ڕەگی قوڵی زمانەکەیەوە نەترسێت تا ڕادێ یاخود بە ئەکسە ئەوانیشە ترسن ئەوان لە زمانەکەی خۆیان ترسن بۆ قوڵی و بۆ واگراوند بۆ قوڵیە و زمانەکەی خۆیان هەیەە کە زمانی تەکنەلۆژیای زمانی زۆر لەسەر چاوەزانستیەکان و توێژینەوەکانە بەداخۆی زمانی کوردی خۆمان لە خۆمانە تا ئێستا ناڵین بەدەزەوەی کە زمانێکی ستانداردمان نیە زمانێکی ستانداردمان نەبوو بۆ مانایی کە زمانێکی کوردی بێ بۆ هەموو کوردەکان بۆ زمانی نووسینمان زمانی ڕۆژنامەوانیمان زمانی ڕاگەاندنمان خۆتان ڕەنگە هەر ئەو چێشێتان نەبێ بە ڕێنووسی لاتینیە نووسینا بە ڕێنووسی عەرەبیە نووسن ئەم گرفتەمان خۆی لە خۆیان هەبووە لە تۆڕە کۆمەڵایەتەکانیشان گرفتە زیاتر سەخت بووە لەبەرەوەی ئەبینین ئێمە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکان زیاتر پیتی ئینگلیزی بەکارهێنن بۆ نووسین کە ناویان ناوە لاتینی کە لە ڕاستیاوە لاتینی ئەسلی نییە یاخود چەند جۆرێ لە لاتینی هەیە بۆ نمونە من ئی بەکارێنم وەکو لە بری جەناب لەوانێ لە بری ئەی بەکاری بێنی جیاوازی هەیە وای بەکارێنم یا ئای بەکارێنم بۆ بەستی دەربڕین بۆ پیتێ بۆ تۆ شتێکی ترە بۆ ئێمە ترسەکە لەسەر زمانی کوردی بە دڵنیایی زیاترە وەکو فلتەرکردن لە ڕاستیە ڕێگرتن یاخود بەرگرتن بە شەپۆلی تەکنەلۆژیا تۆڕە کۆمەڵایەتەکان من بە قورسی ئەزانم بەڵام بەدەر لەوە ئێمە ئەتوانین چۆنڵی سنوورداری بکەین یاخود بە تەنیشت ئەوەوە کار بۆ بکەین کە ئێمە زمانە ڕاستەقینەکەی زمانی کوردیمان زمانێکی بەهێز بێ و لە ناو ناوەندە ئەکادیمیەکانە لە ناو خوێندنگاکانە زمانی کوردی زیاتر پەرە پێبێنەوە بەداخۆی سەوای لێهاتۆ زۆرێ لە دایک و باوکەکان ڕەنگە شانازی بۆ بکەن کە مناڵەکان بە ئینگلیزیەکی باش قساکە بەڵام لە تەنیشت ئەمەوە نازانێت کە کوردی نازانێت کە نازانێت ڕستەیەکی زۆر باش بڵێ بە کوردی ئەبینی لە دەربڕینەکانیانە وەکو بیانیە وایە کە فێری کوردی بوو بێ نازانێت چۆنڵی پێکاتی ڕستەیە چۆن دروستکە چۆن فرمان بەکاربێنێ چۆن ڕابردوو لە ڕانەبردوو جیا بکاتەوە ڕستەیە دروستکە بۆ ئێمە گرفتە بەڕای من ناوەندەکانی خوێندنەوە خێزانەکانە بێ ڕۆڵیان هەبێت لەوەی کە بەتەنیشت ئەوە ئەو چەند سەعاتی بۆ تەکنەلۆژیا دانرێ ئەگەیان لەوە بێ کە مناڵەکانیان یا لە خوێندنگاکانە زمانی کوردی زیاتر خوێنرێ و پەرەی پێ بدرێ و زیاتر جێی خۆی بگرێ بۆی ئەو زمانە نەپوچێتەوە لە تەنیشت تەکنۆلۆژیا شکۆ بۆ گوتم ڕێگرتن لە تەکنۆلۆژیا تۆزێ ئەستەما دکتۆر بەرەم حالەت زۆر ڕاگەان سپاس بۆ شێکنەوەکانە دەستە خۆش دەستەکانە خۆش